سلافان بینرین هجا و خوشتوی بینرین بادینا ساد 41 سال در باز بن بسر دامزراندنا ایکتیان اجتماعی کردستانه 41 سال جه خبات و قربانیدان و ریتنا ریبارک خوینا شهیدانش به خمت رزگاریا کردستانه 41 سال خبات کنش به خمت آشتی مافی مروف مافی چاره خونوسین ده اوروکه دا پشتی 41 سالان رول ایکتیان اجتماعی کردستان لخبات چکداری سردم چیای چوابو رول ایکتی ده شورشین اکل دیف اکین کردستان به تایبت شورشانی گلمه چه بویا و چه بویا رول ایکتی لپروسا رزگاریا عراق و دامزراندنا عراق کانی دا چه بویا رول ایکتی لشر دیجی تیوریر کو بودم پتری 2 ساله لسر کردستان چه بویا بو و مرمه رول ایکتی ده نافهزن چکداری در نافهزن پیشمرکی کردستان لشکر کردستان چه بویا ما فردید به وهل کفته میوانداری زور بر رئیس لیوا شفیق چاوشین فرمانده دیرین ایکتیان اجتماعی کردستان و آمر لیوا 111 لشنگال سر به هزن هفته کاک لیوا دسپک زور سپاس بو و دلیوه کتا دامه و سپاس کو وی دلیوی ده بادینان سات و بوبیناریم بادینان سات که اف بابت ما ترخان کری زیده تر رول ایکتیت نافهزین سرباز دست پی که بخیرات نداد که کاک شفیق یکم پسیار اگر لوا دست پی بکین ضرورتی دروز بونی یکیتی لو کاتوی که دروز بو لسالکانی 75 یعنی لو کاتا چه ضرورتی که بو دروز بونی یکیتی زور سپاس بو بادینان سات بۆ دەرفەتەی کە بە ئێمەی بەخشی سەرەتا سڵاو ڕێزی بۆ یەکەیەکەی شەیدە قارەمانەکانی کوردستان و بە تایبەتی شەیدانی شۆڕشی نوێی گەلەکەمان و تەمەن درێژی بۆ مامی گەورەمان جەنابی مامزەلا دەخوازین چونکە بەڕاستی نەخۆشی و غیایبی جەنابی مامزەلال لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەنێکی یەکجار گەورەیە و بە ئاسان پڕ ناکرێتەوە پرسیارەکەت ضرورەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سێوە بوو و بۆ یەکێتی دروست بوو لە ناوچەکە خۆتان دەزانن شۆڕشی نوێی لە هەڵومەرزێکی دژوار تاریکە سات بەسەر ملەتەکەمان و بەسەر کوردستاندا هاتبوو چونکە موئامەرەی دەولی لەسەر جوولانەوەی ڕزگاری خوازی کورد و حرەکەی کوردی کرا و حرەکەی کوردیش پشتی بە دەوڵەتانی ئیقلیمی بەستا بوو و خۆشتان دەزان دەوڵەتانی ئیقلیمی هیچ کاتێک تا سەر لەگەر ملەتەکەی ئێمە دیانینە ئەوە بوو هەرسیان بە شۆڕشی ئەیلول هینا و شۆڕشی ئەیلول تووشی نسکۆیەکی ناخۆش بوو و سەتاسەری کوردستان بێ جوولانەوە ماوە بێ حرەکەی کوردی ماوە بۆ پێشمەرگە ماوە ئەوە بوو دوای هەرسی شۆڕشی ئەیلول بەڵام ئەومان لەبیر نەچی لە ساری هەفتاوە ڕێخستنەکی نهێنی لە ناو حرەکەی کوردی هەبوو کە پێیان دەگوت کۆمەڵەی ڕێزدەرانی کوردستان و لە دوای نسکۆش بە چەند مانجێک ڕێکخراوی بزوتنەوەی سۆشالیستی کوردستان هاتەکایەوە لەدایک بوو و ئەوە بوو قیادەی شۆڕشی نوێگەلەکەمان و بەشێکی لە قیادەکان لە کوردستان بیریان لەوە کردەوە کە هەڵومەرجەکە هەڵومەرجەکی دژوارە هەرگیساندنی شۆڕش کارێکی ئاسانیە بەڵام ناشکرێت کوردستانێکی دوای چاردە سار خەبات و تێکۆشان و ئەوانە ئێستا و زیاتر کوردستانەکە بەو نەوعە بڕواتن و حکوومەتی عێراقیش ئەو کاتە بڕیاری ڕاگواستنی هەموو دیهاتەکانی دابوو چەندین کیلۆمەتر لە سەتاسەری حدودەکان ملەتی ئێمە ڕابگوازی و بین تا ئۆردوگا زۆرە ملویەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەدایک بوو و ضرورەتێکی زۆر گەورە بوو بۆ ئەو ڕۆژە لەبەرەوەی ئەم ڕۆژە هیچ جوولانەوەیەک لە کوردستان نەبوو هەموو خەرک چەکی دانابوو لە ماڵەکەی خۆی بوو ئەوەی بەرەو ئێران ڕۆی ئەوەی بەڵەو عێراقاتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەستە و ئەستۆ دانەنیشت یعنی بچی خۆی تەسلیمی هیچ دەوڵەتێک بکاتن ئەوە بوو چەند کەسانێک لە دەرەوەی وڵات یەکێتی نیشتیمانی کوردستانیان دروست کردو و بە هاوکاری
چەند فەرماندەیەک و چەند کادیرێک و چەند سەرکردەیەکی ناو کوردستان یا ئەوانەی کە یەکێتیشیان دروست کرد ئەوانەوە هەمووە تەنها کاک دکتۆر کەمال لە ژیاندانماوە ئەزینا ئەوان کە هەموو لە ژیاندامانەوە خۆشبەختانە هیوای تەمەند درێژیان بۆ دەخوازین و یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورەتێکی زۆر گەورە بوو بۆ ئەو ڕۆژەی کە لە ساڵی 75 یەکێتی دروست بووە عەزەر پەلەشی کرد یەکێتی لە ناردنی هێزی چەکدار مەفرەزە سەرەتاییەکان بۆ کوردستان چکە هەڵومەرزەکە ئەوەندە لەبار نەبوو ئەو کاتە بەڵام چونکە دڕندایەتی و بەرنامەی حکوومەتی گۆڕبەگۆڕی عێراق وای کرد کە جەنابی مانجەلا زیاتر پەرۆشی ناردنی مەفرەزە سەرەتاییەکان بی بۆ شاخە گەردنگەشتەکانی کوردستان بۆ ئەوەی کە زیاتر حکوومەتی عێراق ئەوەندە ملەتەکەمان قڕ و چڕ نەکاتن لە سەر سنوورەکان. بەڵێ کاک شەفیق بورە لەو کاتە و ئێستاشی لەگەڵا بێ شۆڕشی کورد زیاتر لە شەڕی دژی داعشی ئێستا و لە پرۆسەی ڕزگاری عێراقا ڕەنگە هەندێک لە وڵاتان تا ڕادەیەک جاچ بوو بەرژەوەندی خۆیان بێ یان بۆ بەرژەوەندی گەلی کورد بێ ڕەنگە بەرژەوەندی هەردوو لاشتیا بێ بەس ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی چه وڵاتێک دروست بوو یعنی بە پشتیوانی وڵاتێک بوو یان بە پشتیوانی گەلی کورد و هێزە ناوخۆیەکان خۆیان بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان هەل لە سەرەتای دروست بوونی پشت و پەنای کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. زۆر زار جەنابی مامزەلان لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکاندا گوتیتی ئێمە لەگە جەماوەر وەک ماسی و دەریا واینە یعنی ماسی ئەگەر لە دەریا هاتە دەریا خەنچێ. هێزی پێشمەرگەی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پشت و پەنای بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەستا بۆیە توانی بەو شێوەیە شۆڕش بکە و بەو شێوەیە بەربەرەکانی دژمنەکانی کورد بکاتن. ئەجینا چۆن دەیتوانین دەیان جار موامەرەی هەموو دەوڵەتەکان لەسەرمان بووە سەردەمانێک بووە عێراق لێی داوین ئێران لێی داوین تورکیا لێی داوین سنوورمان لەسەر سووریا نەبووە ئەجینا سووریاش لێی دەداین. خۆ باشە یەکێتی نیشتیمانی کوردستان نەچۆکی دادا و تووشی نسکۆ و ئەوەش بوو کە شاخە گەردن گەشتەکانی بەجێ بێت و چەکەکانی تەسلیمی داگیرکەرانی ئێران و یان عێراق بکاتن و یان تورکیا بکاتن. غێر پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە چونکە یەکێتی من پێم وایە لە سەرەتای دروستبوونی تاکو ئەو دەقەیەش قەرزداری کۆمەڵانی خەڵکی کوردستانە چونکە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو هاوکارێکی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە شۆڕشەمان چۆن کرد مە هیچ دەوڵەتێ خۆ هاوکارمان نەبوو گوتم یانی بە چەندی دەوڵەت لە ئێمەیان دەدا بەڵام ئێمە چۆکماندانەدا بۆ چکە پشتمان بە جەماوەری خۆمان قەیم بوو. ئەو هێزەی یەکێتی نیشتیمانی کوردستان پشت ئەستور بوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە توانیشی ئەم سەرکەوتنە مەزنانەی لە ڕابردوودا تۆمار بکە تا ئەم دەقەش ئێمە هەر پشت و پەلامان بە زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستانە. کاکشەویان هەر ئەو باوەڕەوەی کرد کە یەکێتی دروست بێ و باوەڕ بە خۆی هەبێ بە پشتیوانی جەماوەر ئەنی چ قەنەعەتێک بوو بڵێن چ باوەڕێک بوو لای ئەو کەسانەی ئەو سەرکردانێک کە ئەو کاتە یەکێتیان دروست کرد. بە ئاڵی خۆم ئەوەی من تێگەشتم لێی بزانی بم ئەمە تەجروبە ماوەگرتە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان تەجروبەشی ڕاستەقینەی وەرگرت بوو. ئێمە شۆڕشێکی 120,000 چەکداری گەورەترین هێزی هەبوو لە 61ەوە شۆڕش جوولانەوەی ڕزگاری خوازی کورد دەستی پێکرد تا 74 بەڵام بە ماوەی 24 سەعات تاواندیانەوە بۆ چونکە پشتی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبەسە ئەدینا سەگ نەبوو فیشەک نەبوو هێزی مرۆیی نەبوو پارە نەبوو هەموو شتەکە بوو بەڵام چونکە ئێمە پشتمان بە شای ئێران بەستا بوو بە ماوەی ئیتیفاقی لەگە سەدام حوسێن و جەزائیر کرد بۆ ماوەیەکی کمدا بە ئێمەیان گوت چەکەکاتان تەسلیم کەن ئەجینا بە هەموو دەوڵەتەکان لێتە چونکە پشتمان بە جەماوەر نەبەستا بوو بۆی بە ماوەی 24 سەعات ئێمە تاواینەوە خۆمەوە کاتە پێشمەگەم لە ساری 74 لە بە هێزی دەشتی هەولێر بووم لە بەتالیۆنی 3 بوو هەر بە ماوەی 24 سەعات ئەمە هەموو وەکو بەفرەکی سەر بەهار بێتن و ئێوارە نامینێتن حین ئەوهامان هات
یەکێتی نیشتیمانی کوردستان تەجروبەی لەو ڕابردووەوە گرتبوو و باشترین فکرەش بوو فکرەکەش فکری جەنابی مام جەلال و قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو سەردەم بەڵێ کاک شەوی باسی مام جەلالت کرد قسەیەک هەیە کە ئەو کاتە سەدام حوسێن لەسەر مام جەلالی کرد بوو ئەیود نازانم باسی دارخورما ئەگەر لە چیاکانی کوردستان هەڵبێ ئینجا مام جەلال ئەتوانێت دە کەسی لە خۆی کۆ بکاتەوە و شۆڕشێک دروست بکات ینی چه باوەڕێک وای لە مام جەلال کرد کە یاخود بڵێن ینی سەدام حوسێن ئەو کاتە کە مام جەلالی نەئەناسی کە چۆنە و تەجروبەی چوونە ئەم قسەی کردووە دیارە لە سەدام حوسێنەوە قسەی سەدام حوسێنە نەک مەسەلەن برن عێراق شەخصی سەدام حوسێن مخابراتیەکانی ینی ئەم ئیستخباراتی خەبەر دەدەن راپۆرت دەنووسن تەقریر لۆ سەدام ئەڵێن جوولانەوەیەک قەولە دروستبی دروست بووە دێتە شاخەکانی کوردستان و وەکو شۆڕشی ئەیلولی مەلا مستەفای ڕەحمەتی چەکدار دروست دەبتەوە لە کوردستان سەدام حوسێن پێ دەکەنیتن ئەڵێن جەلال تاڵەبانی دروستی دەکات ئەو قیادەی دەکاتن ئەمە جاری هەستێک ڕدەگری بیر لە سیاست و عەقلێتی مام جەلال دەکا دوایە هەر لەبەر معنەویاتی خۆی و راپۆرتەکەی و ئەوەی ئەڵێتن من پێم وایە دارخورما لەسەر سەری من شیم بیتن جەلال ناتوانیتن دەکەزە شاخن گەردەگەشەکانی کوردستان دروست بکاتن مام جەلال بە ماوەشکم خۆی هێشتا نات بۆ کوردستان مام جەلال لە ساری ئەفتاتی تۆ کوردستان لە ئەفتاو بەس جاڕیدا ئەو دەمای نە موبایل هەبوو نە جیهاز هەبوو هیچ شتێک نەبوو هەر بە نامەی بە تێبەستان و نامەی هەندێک ئەو نینۆکە بە ئافرەت و بۆوانەدا ڕەوان دەکرا لۆ ئەوەی کە بگەین هەموو بە ماوەی چکمدا مەفرد سەرەتایەکان هاتنە شاخەکانی کوردستان دەستیان بە شۆڕشکردن کرد ئەو قسەکەی سەدامیش خۆی بیری بکات کردبییتەوە دوایە چۆن مام جەلال توانی ئەو شۆڕشە دروست کرد بەڵێ کاک شەوید بڵێن کەمتر لە ساڵێک دوای دروستبوونی یەکێتی شۆڕشی چەکداری دەستی پێ کرد لە ناو یەکێتیە ئەنی ئەم شۆڕشە چەکداریە کاتێک کە دەستی پێ کرد چه گۆڕانکاریەک لە کوردستانە دروست کردە لە ناو بە تایبەت لە باشووری کوردستان خۆتان دەزانن ئەو کاتەی زۆربەی فەرماندەکانی لە شۆڕشی ئەیلول فەرماندە بوون ئەمانە هەمووی ڕاگوازرا بوون بە بڕیاری حکوومەتی عێراق هەموو لە خواری عێراق بوون بەڵام لەگەر ئەو دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ساری ه5 و گوتمان ڕێکخراوێکی کۆمەڵی ڕێزەرانی کوردستانی شەبوو و دوای سێ مانجیش دوای شۆڕشی ئەیلول بزوتنەوەی سۆشالیستی کوردستان دروستبوون کە سەیدا ساڵح ئیسفی یادی بەخێر ئەم قیادەی دەکرد وەکە ئەو فەرماندەکانیش کاک عەلی عەسکەری و دکتۆر خالید و حوسێن بابە شێخ و کۆمەڵێک لەو فەرماندانەی کە ئێستا لە ژیاندا نماون و بەشێکیان لە ژیاندا مابوون ئەمانە پەیوەندیان هەبوو بە هەردوو لایەن پەیوەندیان لەگەر جەنابی مام جەلال بەستا کە ئەوەی توانیان یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکەن و دوای ئەمەش کە دروستبوونەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری هەموو ئەو فەرماندانە کراوە ئەوانەی کە خۆیان ئامادە کرد و خۆیان بڕوایان بە مەسەلەکە هەبوو ئەبێ جوولانەوەکە بە پەلا دەست پێ بکەین ئەوە مەفرەزە سەرەتایەکان لە هەموو ناوچەکان ئاگادار کران و هاتنە دەرێ مەسەلەن بۆ نمونە عەلی عەسکەری و دکتۆر خالید ئەمانە لە سیای سوودا شاتن سعدی گسکە و سەید کاکە و ئەمانە هەموو لە سیای هەورێ هاتن مەسەلەن بۆ نمونە لە منتیقەی بەڵام بیدایەت ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە سنووری بادینان دەستی پێکرد مەسەلەن لە خەتی سووریاوە چکە جەنابی مام جەلال لە سووریای بوو یعنی کە یەکێتی قیادەی بیدایەتی لە سووریا ڕدایمەزراند و ئەلەوێت توانی جاڕی ئەو فەرماندانە بدا ئەوەی لە خواری عێراق بوون کە بێنە شاخە گەردەنگەشەکانی کوردستان ئەو سەردەمەش خۆتان دەزانن موبایل و پێداویستیەکانی پەیوەندی بەهێز نەبوو مام جەلال ئەو کاتی توانی لە شەنگار و لە منتیقەی زمار و لە منتیقەی زاخۆ و پێدادێ هەتاکو لەگە چیا قەندیل ئەم وەکو خەتەکی موبایلی چۆن خەتی موبایلی هەیە ئەم چیلەی پێکەوە گرێدا هەتا ئەو مەفرەزانەی کە هەم لە سووریا دێ مەسەلەن لەوانە مەسەل سەید کەریم یادی بەخێر مەسەلەن کاک سامان گەرمیانی کاک مستەفا چاوڕەش
کۆمەرێک لەو فەرماندانە داوای لێبوردنیانی دەکەم ئەوانەی کە زۆر بێ لەبێ هەموو ئەمانە هاتینە لە خەتی سووریا و لە خەتی ئەو سێکوانەی کە دەرێم هاتینە لێوێندە لەگەر مەفرۆتە سەرەتایەکانی لە چیا بووینە لە منتیقەی خۆشناوەتی و لە منتیقەی لای سولێمانی و ئەلەو لای مەفرەزەی کاک شەوکەتی عازی مشیر و عامیدی عازی غالی و ئەوانە هاتینە دەرێ ئەمانە یعنی دەورەکی زۆر کاریگەریان هەبوو وە زەرورەتیش بۆ ئەو دەمای ئەتو ئەو کوردستانە دوای 14 سال یەک قەوانی تێدا نما یەک فیشەکی تێدا نما یەک چەکداری تێدا نما ئەو چۆن ئەمە ڕڵاگەگەوە ینی ئەگەر ئەمە سەروەری نەبی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو ڕۆژی لەو تاریکە ساتە بووە دیلەمۆی شۆڕشی نوێ و بووە دیلەمۆی هەرگیسانەوەی شۆڕت لە کوردستان من نازانم ینی ئەدی خۆ لەوەی زیاتر من پێم زۆر زەرور بوو زۆر کاریگەر بوو و ئەم ڕۆژە یەکێتی نیشتیمانی کوردستان لەدایک بوو و دڵخۆشکەرێک بوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵێ کاک شەفیق زیاتر وەک ئاماژە پێکرد کە یەکێتی لە سەرەتاوە لە بادینانەوە هاتانەوە کوردستان و مەفرەزەکانی لە بادیناوە دەستی پێکرد یعنی ئەو کاتە جوگرافیای ناوچەکە وای بڵێن خواستووە کە لە ناوبادیناوە دروست بێ یاخود بادینان گرنگی لە یەکێتی هەبووە ینی بادینان چه گرنگیەکی بۆ یەکێتی هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ناوچە گرنگە و یەکێتی نیشتیمانی چونکە یەکێتی نیشتیمانی کوردستانە بادینان کوردستانە دوای بادینان لەسەر سنووری سووریا ئاین تقریبا سنووری سووریا تورکیایە خۆ قیادەی و دامەزراندنی دەستەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سووریاوە ئەو بڕیارە زیاتر هاتیتە جێبەجێکردن وە زیاتر لەوێن دەر بەرنامەکە مەشق کرایە بە پێشمەرگە لە سووریا هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربەی کەوادیرەکان لە سووریا مەشقیان پێکرایە یعنی زەروریەتەکەی بادینان زیاتر لەمە گرنگەکەی لەوەدا بوو چونکە جەنابی مامزەلە لە سووریا بوو بەشێک لە کەوادیرەکانی شۆڕشی نوێ گەلەکەمان لە سووریا مەشقیان پێکراوە مەسەڵەن لەوانە شەید برایم عەزوو شەید برایم عەزوو یەکێک بووە لە هەرە سەرکردە بە تواناکانی ئەم منتیقە دوای لەگەر کە کاک شەید حوسێن بابەشێخ شەید حوسێن بابەشێخی پیاوەکی زۆر بەتوانە بۆ پیاوەکی کارا بووە لە بادینان یعنی ماندلا زۆر گرنگی بە بادیناندایە خۆ مەسەلەن گرنگەکە لە ڕووی ئەم شەخصانەوە بووە کە هاتیتە منتیقەکە یەکەم مەفرەزە سەرەتایی لە بادینان دروست بە شەید برایم عەزوو بووە ئەمە خەڵکی مەستەکان و لە میرانی و لە گەرگەری و لە موسا ڕەشی و لەوانەکە ئەو مەفرەزە پێکاتێ دوایە بەداخەوە هەر هەمیان بەدەستی لایەنێک شەهید کران لەو سەر سنوورکە تەنها لەبەرەوە یەکێتی بوون لە سووریاوە ڕەهاتبوون کە بێن بەرەو قەندیل ئۆنە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروست بوونیەوە گرنگی بە بادینانداوە تا ئێستاش بەردەوامە تا ئێستاش بەردەوامە درێغی ناکاتن لەوەی کە لە پەرەپێدا لە منتیقەی بادینان بەڵێ کاک شەفیق ئەو کاتە کە زۆر بڵێن هێلی پەیوەندی لە جاچ پەیوەندی دیبلۆماسی بێت پەیوەندی عسکەری بێ ڕەنگە وەکو ئێستا ئاسان نەبوو بێ یان وەکو خۆت ئاماژە پێکرد ئەو کاتەتە وەکو ئێستا مۆبایل و ئینتەرنێت و ئەم شتانە ڕەنگە ئەگەر هەش بێ تەنها جیهازی لارسکی و ئەمانە بە کەمی هەبوو بێ یەکێتی ئەو کاتە یعنی چۆن چەک و تەقامەنی و ئەمانەی بەدەست خۆیە خست یعنی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی دابینکردنیەوە یعنی زیاتر پشتی بەچی بەست بۆ ئەو کاتە کە چەک و تەقامەنی و پێداویستی شۆڕشی چەکداری پەیدابی بکە قسەکی خۆشەیە لەسەر ئەوەی ئەوە کاتی خۆی برادرێک ناوی ناڵێم ئێستاش ماوە لە کوردستان فەرماندە دەبی جەنابی مامجلال چەک بەشان دەینی لە سووریاوە ئەوی بە نەفەرانێ لەگەری بۆ هەری دەگری ئەمیت کەش لە بەخۆیان بە وڵاغ دەینن لە سووریا تو ئیسابی خۆت بکە لە بینی ئەو هەموو دوژمنە عێراق ئێران تورکیا بتوانی لەو سنوور و سنوورە ئەتو چەک بینی ئەو برادرە تەسلیم دەبێتەوە هەندێک چەک لەگە خۆی دەباتەوە دوای ئینتیفازە لە ڕۆژێک کۆبنەوە دەبی لە شەقراوە بەحسی دروستبوونی
هەندێک بەتالیۆن و هێزی دە و هێزی یازدەی سەفین و بەتالیۆنەکان دروست دەبێ و برادرە دەست برن دەکاتن دەرێ فەرم و هەندێک قسە دەکات دوای دەرێ مام جەلات دەمناسی دەرێ باش باشت دەناسم قەت لە بیرم ناسی کە بە شانی خۆم چەکم لە سووریا ڕێدە دەینا لۆ قەندیلی ئەتو تەسلیمی حکوومەتی عێراقت دەکردەوە ئاین لەو کۆبوونەوەی بۆ ئێستاش برادەرەکە مایە ئەو کاتەی خۆتان دەزان نا سیارە هەبووە نا ئەو پەیوەندیە ئەو هاوەکو ئێستا ئەوەندە کاریگەر بووە هەموو بە شانی پێشمەرگە و بە سیارەی ئەو کاتی شۆڕش وراغ بووە بەو تشتانە هەمووی لە خەتی سووریاوە ڕاتیە بچاتی خۆ هەموو بە هاوکاری بادینە ڕاتیە خۆ هەموو بە هاوکاری ئەم زاخۆ و بادینان و دهۆک و ئاکرێ و ئامێدی و ئەوانە هاتی تا گەیشتە مەنتیقەی قەندیل و ئەوانە یعنی ڕۆڵی بادینان لەلای یەکێتی زۆر زۆر گرینگە و یەکێتی گرنگیشی پێدەداتن و دەوری بادینان لە جولانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان دەوری کاریگەریان هەبووە هەم لە سەرەتای دروستبوونێ تاکو ئێستا کرد بەڵێ کاک شەفید لە دوای ساڵەکانی هەشتا کە لە دوای ئەنفال پرۆسەی ئەنفالی ڕەش لە سەردەستی ڕژێمی ڕۆخاو یەکێتی بەوە ناسرێت کە ئەندازیاری داڕشتنی پلانی ڕاپەڕین بووە هەنیەکەتی چ ڕۆڵێکی هەبووە بۆ دەستپێکردنەوەی ڕاپەڕین هەم لە ڕووی هێزەکانیەوە هەم لە ڕووی جەماوەرەکەیەوە کە ڕێکخستانەهێنیەکانی زۆر هەبووە لە ناو شارەکانی کوردستان ینی بۆچی ئەم ناسنەوە بە یەکێتی ئەبەخشرێک کە ئەندازیاری ڕاپەڕین بووە خۆتان دەزانن هەر لە سەرەتای دوای ئەنفال کە بەسەر ملەتەکەمان داهات بەداخەوە کارەسەتێکی زۆر زۆر ناخۆش بوو چونکە 182,000 لە ڕۆڵەکانی ئێمە ئەنفال کران زنێوسایت کران و چمیاباران کران بەڵام دوای ئەنفالیش یەکێتی نیشتیمانی کوردستانی بەجێ نەهێشت کوردستانی تۆل نەکرد لە هەموو ناوچەکان مەفرەزەی پارتیزان و خۆم لە یەکم لە فەرماندە پارتیزانەکانی هەولێر کە زیاتر لە 14 مانگ و 7 ڕۆژ دوای ئەنفال لەو مەنتیقەمانەوە لە گەرمیانیش لە خۆشناوەتی لە شارە زور لە دەشتی کەرکووک لە هەموو ناوچەکان یەکێتی نیشتیمانی کوردستان مەفرەزەی پارتیزانی هەبوو کە ئەو بەرنامەیەش ئەو بیرۆکەیە لە لای جەنابی مام جەلالەوە خوێندنەوەی بۆ کرایە داڕێژراوە کە ڕاپەڕین دەبی خۆتان لەو ڕۆژانە لەقتەکم دیت جەنابی مام جەلال کە چەند مانگ پێشی سارەکە پێمایە پێشی ڕاپەڕین ئەڵێ حکوومەتی عێراق دەڕوخێتن و کۆمەڵانی خەرک ڕادەپەڕی و ئەبێ برا شیعەکان من لە جنوبی لە هەموو حیزب عێراقەکان ڕاپەڕن و ئەمەی کە گوتیتی سارێک پێشی ڕاپەڕین لە نوتویەک هاتیتە دی و دوای ئەوەی کە گەڵاڵەی جەنابی مام جەلال داڕێژنی بەرنامەی ڕاپەڕین پێشی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەست پێ بکە دووبارە مەفرەزەی زیاتر پێشی ئەو مەفرەزانەیە کە لە پێدەشتەکان بوویدا پارتیزان بوویدا دووبارە مەفرەزەیت کە ڕەوانی ناوچە کوردستان کرانەوە لە هەموو نێزی لە هەموو شارەکان هێزی پێشمەرگە نێزیک بووە کە بەرنامەکە هاتە جێبەجێکردن باشە ئەو ڕۆڵە بۆ نەدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان باشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەنفال مەفرەزە سەر مەفرەزەی پارتیزانی لە هەموو دەوراپچی شارەکان و ئۆردوگاکان هەبیتن پێشی ڕاپەڕین مەفرەزەی پارتیزانی ناوتە نێزیکی هەموو ئۆردوگا و شارەکان ڕۆژی ڕاپەڕین لەگە کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاپەڕی بیتن هەموو شار و شارستکاری پاکردەوە هەو فەرماندانەی کە دەبینن هەم لە سولێمانی هەم لە گەرمیان هەم لە کەرکووک هەم لە ڕانیا لە هەموو ئەو شوێنانەی کە زیاتر لە سنووری سەوزی ئێستاە یەکێتی بووە و لەو مەتیقەر یەکێتی شێری بەرکەوتووە لێکانە زۆربیان فەرماندەکانی ئێمە لەو ناوتانە بوون لێ بادینەکان ئەمە بۆیە ئەم پشتی شێرە بەریەکی کەوتیە لەبەر ئەم خاڵانەی کە باسمان کرد حەق خۆشتی لە بادینان شێکێتی لەسەر ڕاپەڕینە چەند شەهیدێکیشی بەخشی شەهیدمان دەیە لە بادینان فەرماندەمان شەهید بۆ لێرکانە ڕۆڵی قارەمانەتیان هەبووە خۆ ینی ئەوانەیە کە دەبینن
ساڵانە دێنە سە تەلەڤیزیۆن لۆ یەکە ڕدیان نادات و برێکاکە نەخێر تۆ نەبووی ئەو کاتە تۆ لە ئەوروپا بووی ئەو کاتە تۆ لە بەغا بووی ئەو کاتە بۆ هیچ کەسێک ناتوانێت ڕەدی ئەو تێکۆشەرانە بداتەوە لە هەموو ناوچەکان. بەڵێ کاشەوی لە دوای ڕاپەڕین بڵێن کە ڕاپەڕین سەری گرت حکوومەتی باز پلانی زۆری داڕش کە ڕاپەڕینەکە جارێکی تێکی داتەوە لە چەند ناوچەیەک کە هێرشیژی کرد یەکی لەوانە کە بەداخەوە کەرکک دوای چەند ڕۆژێک لە ڕزگارکردنی جارێکی تر بڵێن داگیر کرایەوە یعنی ڕوڵی یەکێتی بوو پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین ینی چی بووە لە دوای ڕاپەڕینە وەکو هێزی پێشمەرگە وەکو فەرماندەکانی یەکێتی بوو پاراستنی ئەم دەستکەوتانەی کە لە ڕاپەڕینە بەدەست هاتوون. خۆتان دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی فەرماندەکانی لە پێشەوە بووینە لە شەڕکردن لە دیفاعکردن لە بەرگری لە دیفاعکردن لە ملەتەکەیان خوێنی خۆیان بەخشیوە تاکو ئێستا کە 22 سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدە لە چ حیزب لایەن و حکوومەتێکەکەی قیادەکەی سەرکردایەتێکەی شەهید بیتەنە ناوێکێتی نیشتیمانی کوردستانیە 22 فەرماندەی شەهیدە 22 سەرکردایەتی شەهیدێ تاکو ئێستاکە یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەترین ڕۆڵی هەبووە هەم لە پاراستنی دەستکەوتەکان و هەم لە بەدەستهێنانی دەستکەوتەکانیش مەسەن لۆ نمونە لە شەڕی کۆڕی ئێستا زۆر کەسەیە قسەی نان و پیازی پێوە دەخواتن کاکە جانی یازدە شەید درا هەر یازدە یەکێتیە یازدە شەید نوێ شەیدیان یەکێتینە ئێ باشە ئەگەر یەکێتین قیادەکەی لەوێ نەبی فەرماندەکەی لەوێ نەبی ئەو شەڕی تۆر کردیە ئەدی ئەو شەیدانە لە چێ شەید بووینە غێر لەو شەڕە شەید بوونە لە هەموو لە ئەزمر لە بەردە قارەمان لە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کە بەداخەوە کە کەرکوک گیرا حکوومەتی عێراق هێرشی ناوە سەر کوردستان یەکێتی لەو شوێنانە توش شەڕ بووە شەهیدی دایە لەوانە یەکێتی هەموو دەمێ ئامادەیە لە هەر شوێنێک پێویستی بە خۆبەخشین هەبی خۆبەخین هەبی خۆ بە دیفاعکردن هەبی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێندرە. خۆ هەر لە ناوەکەشی دیارە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پاشکۆی ناوچەیەکی تایبەتی پێوە نییە بڵێن لە سەرەتایی دروستبوونیشەوە هیچ پاشکۆی بڵێن ناوچەیەکی تایبەت یان بەشێکی تایبەتی کوردستانی پێوە نەبووە. کاکشە بینە سەر دوای پرۆسەی ڕزگاری عێراق لە 2003ەوە لە کاتی پرۆسی ڕزگاری عێراق ڕەنگە بە هاوکاری هاوپەیمانان هێزە کوردیەکان ڕوڵیان هەبووە لە پرۆسی ڕزگاری عێراق یەکێ لەو هێزانە کە کاریگەرترین هێز بووە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە تایبەت لە شارەکانی مووسڵ و بەشێک لە شارەکانی تکریت و کەرکوک بە تایبەتی ئەمانە ینی ڕوڵی فەرماندەکانی یەکێتی ڕوڵی هێزی پێشمەرگە یەکێتی چی بووە لە پرۆسی ڕزگاری عێراقە چی وای کردووە کە هێزەکانی هاوپەیمانان ئەوەندە پشت بە یەکێتی ببەستن. من لە سەرەتا دەرێم زۆر سوپاسی هێزەکانی هاوپەیمانان دەکەین ئەمە ڕاستە شۆڕش لە عێراق ڕووبارە خوێنیدایە تەستعی زۆریدایە بەڵام دەبی هەمووشمان قەرداری هاوپەیمانان بین و سوپاسی بە تایبەتی ئەمریکا بکەین کە هەر لە سەرەتای ڕوخانی بەحسەوە هاوشان بووە لەگەر هێزی پێشمەرگەی کوردستان و دەوری کاریگەریان هەبووە ڕاست ئێمە تەستعێکی زۆرمادایە خەباتمان لە پێناوی کردیا بۆ بەدیهێنانی ئەو دەستکەوتانێک کە ئێستا بەدەستمان هێنایە بەڵام هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخە گەردنکەشەکانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی حەسکەری لە ڕووی سەربازی لە ڕووی فەرماندەیەوە دەورێکی کاریگەری هەبووە یعنی دەورێکی ئەو عیسابەی لەلایەن بەحسیشەوە هەر لۆ نمونە من ئێستا سزم بووم مەلای ئەعدام بووم مەلای ئەبوو غرێب 6 ساڵ لە ئەبوو غرێب بوومە مەسەن جیاوازی دەکرا لە کاتی تاقیق کە ئەمان لەسەر چ لایەنێک ژیراوە خۆ ئەگەر ئەم لایەنەی من هێزێکی کاریگەر نەبایێ تەعاملەکەی ئەهوەنتر بوو بەڵام ئەمەی کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەگیرا یعنی زۆر تون بوون لەگەری لە ڕووی ئەعدامکردنەوە لە ڕووی حکمەوە لە ڕووی تەعزیبەوە لە ڕووی تاقیقەوە یعنی زۆر بۆ لەبەرەوەی دەیزانی حیزبەکەی حیزبەش کاریگەرە حیزبەکی شۆڕەجێڕە حیزبەکە دەستی وەشاندیە
جێی دژمنەکەی کون کردیە یعنی لەبەر ئەوە لەوێن دەردەر ینی ئەمە لەوێندە دەمازای دەماگۆ بزانە ئەمە چونکە یەکێتیە بۆیە ئەوها مەسەن لەوێ جار هەبوو پیاوە بە 3 ڕۆژان تاقی خلاص دەبوو ئەوەی یەکێتی باە بە 3 مانگە تاقیقی خلاص نەدەبوو ئەنواح تاقیقیان لێ دەکرد ئەنواح تعزیبیان دەدا یعنی زۆر ئازێ چۆ کاتی خۆی ویان لە حیزبی شوعی کرد چکە حیزبی شوعی هەڵقوڵاوی ناو بەعز بوو زیاتریش لە حەرەب دروست بوو لە شوعی عێراقی بوو لە بەسرای هەتا دەهاتە زاخۆی یەک حیزب بوویش داگۆ حیزبی شوعی عێراقی کە ئەو شوعیانیان بگرت باە تعزیبی یوان جیاواز بوو لەگەر هەموو حیزب عێراقیکاری تر یەکێتی نیشتیمانی کوردستانی جیاواز بوو لە تعزیبدانی لە تاقیقکردنی لەگە هەموو حیزبە کوردستانیەکانی تر بوو لەبەر هێزش کاریگەر بوو و فەرماندەکانی فەرماندەی باش بوون و هەموو فەرماندەی پاک بوون هەمووی داهات فەرماندە چ پێشمەرگە کە شەهید دەبوو لە سەر سەنگەرەکاندا ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بارودۆخەکانی کە تێپەڕ دەبی بەسەر کوردستاندا چ دۆستەکان چ دژمنەکان حیسابی تەواو لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرد لەبەر کاریگەری یعنی ئەم حسابە تەواوی کە بوو یەکێتی کراوە زیاتر بەهۆی باوەڕبوون بە خۆیان و بە جەماوەڕێکیانەوە بووە یان بڵێن بەهۆی ئەوە بووە کە لە ڕووی عسکەریەوە یەکێتی من پێ دەریم یەکێتی نیشتیمانی کوردستان هەر قوڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە بڕوای بە جەماوەڕەکەی خۆ بووە جەماوەڕەکەی بڕوای پێ بووە خۆشی قەنەعەتی وا بوو مەسەڵەن ئێوارە لۆ برادرەکەم ئێمە فەرماندەکمان هەبوو ڕۆژە داهاتینە مەزۆدار ئەمن ڕۆژ نەبوو بەهات نێمە ناهۆلێری لۆ ئەمن کوشتن لۆ شعبی تەکردن لۆ سیارە فڕادن مەسەل جارە بوو هیچمان دەست دەکرد فەرماندەکمان هەبوو شەهید بوو عەلپێ دەگوە گە هەر نما مەخزەنەشی بە زادەی قیڕەکەەوە بنی یعنی ئەمە ڕۆژانە لە گەرمیان لە پێدەشتەکان لەو شوێنانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان مستەیتەر بوو لەسەری هیچ ڕۆژ نەبوو تالاچی نەکرێتن لە سەجادە عامەکان بینی مەسەلەن هەولێر سولێمانی هەولێر کەرکووک هەولێر مەغمور هەولێر مووسر یعنی کاریگەری هەبوو یەکێتی هێزەکەی هێزش کاریگەر بوو هەموو دژمن حسابی لۆ دەکرد نەک دۆستەکانی دژمنەکانی حسابی لۆ دەکرد بەڵێ لە دوای پرۆسەی ڕزگاری عێراقیش ئەو ناوچانەی کە ناوچە کوردستانیەکانن و ئێستاش بە مادەی ناکۆکی لەسەرەکان یان بە مادەی 140 یان هەندێک بە ناوچە ئیداریەکانی دەرەوەی هەرێم ئیتر زۆر ناوی لێ ناوە تا ئێستا ینی ڕوولی یەکێتی بە تایبەت کەرکووک و دەوروبەری ینی ئەگەر نەڵێن سەدا سەتیش ڕەنگە لە 90 هێزەکانی یەکێتی ئەم ناوچانەی ڕزگار کردووە و پارەستووە ینی چ ڕوولێک بە یەکێتی درراوە ینی هێزی هاوپەیمانان چۆن بڵێن ڕێگەیان بۆ یەکێتی واڵا کردووە دەرگایان بۆ واڵا کردووە بۆ ئەوەی خۆیان ئەم ناوچانە بپارێزن بڵێن بۆ پاراستنی ئەم ناوچانە بۆ ڕزگارکردنی ئەم ناوچانە و پاراستنی سەرەتا پێشی لە دوای ڕوخانی سەدام حوسێنی گۆڕ بەگۆڕ یعنی مهمیەکەی بزانە درسۆزەکەی یەکێتی عەلەوێ بەدیارکرد ئەبێ خەرچی کوردستان بەحام سرنج بدە تەمەشاکە بۆ ئەو شوێنانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتڕۆلی کردەوە لە دوای سەدام حوسێن لە دوای ڕوخانی لە دوای 2003 لێ نەگەڕاین یەک مارە بەحسیەکانی تێدا ببینێ ئەوە خانەقین کاک مەلا بەختیار سەرپەرشتی دەکرد با یەک برن یەک مارە بەحسی لێمایە ئەو شوێنانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیاری کرابوو سەرپەرشتی دەکرد لە پاکردنەوەی دەبی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بسەیریکە و ئەوانەی وێدەری شایەدیمان بۆ دەدەن کە چۆن توانیمان لە بەحسیە پیسەکانی ئەو کاتێک کە دەستیان سوور بوو بە خوێنی ملەتەکەمان چۆن پاکرانەوە ئەمە ڕۆلی یەکێتی بوو یەکێتی لە هیچ سری نەکرد بۆ لە دیفاعکردن لە ملەتەکەی لە گرتنی مووسڵ گەورەترین یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەترین دەوری کاریگەری هەبوو لە ناو مووسڵ مەسەن لەوانە هەرێمی کەمالاغی فەرماندەی بڕانەتی بووە یەکێک بۆ لە فەرماندە هەر ئازاکانی یەکێتی کە لە مووسڵ لە گرتنەوەی مووسڵ بووە یەکێک بۆ لەو کاک عەبدولخالق و کاک شەید عەشقی و کۆمەرێک لەو هەڤاڵانەی ئێمە ئەدی باشە یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو تا یاسین ڕەمەزانی لە ناو مووسڵ گرت باشە لەو سەری کوردستان هەتا ئەو سەری کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەم دیفاعی کردیا هەم خوێنی ڕێژتیا هەم زیدەستی دیارە بۆ تا یاسین ڕەمەزان یەکێتی نیشتیمانی کوردستان گرتی پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی ڕێستنەکانی یەکێتی دۆستەکانی یەکێتی بووینێکە لە مووسڵ گرتیتیان و هیناتیان تەسلیمی ئەمریکیەکان کرایە
بەڵام زیاتر کاک شەفیق ینی گلەی لەوە لە یەکێتیە کرێ خوێن ئەبەخشێ قوربانی ئەیە خاکی کوردستان خەڵک ئەپارێزێ بەڵام دواتر لە ئەعلامەوە کەسێکی تر لایەنێکی تر ئەکا بە مڵکی خۆی ینی بۆ خۆی ئەکا بەناو بۆ خۆی وەکو پێشتر قسایکە تر کە خۆیان هەندێک لایەنی تردان و پیازی پێخۆن من پێم وایە بەری ڕۆژ بە بێژین ناگیرێ ئەم ڕۆژە کە خوا دروستی کردی هەر بێژیژی بدەبەرێ شەوقەکەی لە عەرد هەردەدا من پێم وایە هەموو خەرک دەزانیتن بە قسەی بریقە و بریقەدار نییە من ئێستا کە ئەگە بەیانی مەسەر ئێستا مەسەرە شەنگال گیرایتەوە زما گیرایتەوە برێمەڵای یەکێتی بەس یەکێتی نیشتیمانی کوردستان گرتیتی وەڵی کاکە لە زاخۆ هەتا دەستە سعدێ دەلولە کەس پێت بڕۆ ناکە بەڕاستی ینی بخەر پێم بڕۆ ناکە چکە ڕاست نییە هێزی سەرچوونی مەلێروکانە کەمینە مەلێروکانە ناکرێ مەسەر ئەتو لە مەسەر ئەو شوێنانەیە کە یەکێتی باڵە دەست بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەتوان حکم بدەن بڕیار بدەن بە قسەی بریقەداری سەر شاشەی تەلەڤیزۆن نییە ئەمن بمیان ئەتووبی خەر دەزانی چێ شەهیدیدایە لە چێ شەهیدمادایە سەر شەهیدمادایە ئێستا خەر من پێم خۆشە لەو تەلەڤیزۆنە بەس زیاتر لە 150 شەهیدمادایە لەوەتی لە شەڕی داعشەوە بەس لە مەنتیقەی شەنگار و زمار و تا دێتە ئەو مەنتیقانێکە هێزەکانی ئێمەی لێیە جگە لە بریندار بێحیسابە بە تەشکیلەشەوە ئەوانەی کە سەر بە وەزارەتەکانن سەر بە هێزەکانی عەفتانن لە تەشکیلە خۆیان دەبینەوە بەڵام ینی ئەوەش خەڵکی بەتایبەت کادرانی یەکێتی لایەنگەرانی یەکێتی حەقی خۆیان یەکێ ئەو گلەیەش لە یەکێتی بکەن کە خۆیان خوێنە بەخشن بۆ کوردستان بەڵام ئەبێ لە جیاتی ئەوەی کەسێکی تر لە ئەعلامەوە بیکا بە مڵکی خۆی یەکێتی ئەبێ خۆی بە ساحیبی بزانێ زیاتر خۆی ینی گرنگی پێبا زیاتر لە دوای شەهید بوونیشی یان لە دوای ئەوەی کە قوربانی بوو ناوچەیەک بۆ بڵێن شار و شاروچکەیەک بدە خۆی بە خاوەنیشی بزانێ نەک ئەوەی بڵێن ڕزگار کرا و دواتر ڕێگە بە لایەنێکی تر کەسێکی تر بیکا بە مڵکی خۆی وڵای بەداخەوە دەرێم یەکێتی هەلە سەرەتای دروست بوونی وا دروست بووە بۆ ناو دەنگ دروست نەبووە منیش ئەمان ڕخنەی جەنابتم هەیە منیش هەمان ڕخنەی کۆمەڵانی خەڵکی کوردستانم هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەداخەوە وان نییە مەسەلەن دار هەبووە حەمەلیەکە ئیشە باشەکە خۆی کردیتی خۆی لێ ناکە بە ساعب یعنی ئەمە ڕاستە ئەگەر هەر کەسێک ئەو گلەیە هەبی لەسەر ئەدای ئەم مەسەلەیە حەق خۆتی ئەو گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سای دروست بوون وا دروست نەبوو مەسەلەن نمونەیەکی بتووک لە دوای هەرگیرسانی شۆڕشی نوێی گەلەکەمان لە کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەستا بە دروستکردنی ئەنجومەنی دیهاتەکان یعنی وەکو لەو مەنتیقەیە پێدەرێن موختار ئەمە پێدەرێن ئەنجومەن هەستان بە دروستکردنی ئەنجومەنی دیهاتەکان بەبێ ئەوەی بانگی بکەن ئەم کابرایە چ حیزبێکە چییە چ نییە لەو گوندە دەیانگۆ کاکە وەرن لەکرد مزگەفتی خڕ بن و فەرماندە عەسکەرەکە دەتو دەیگۆ کاکە یاڵە چێ خۆی هەردەبژێری ببتە گەورەی ئەو گوندەی و ئیشکارەکانی ئەو گوندەی یەکێک دەستی برندەکرد چێ دەنجی دەداتەوە دەرەچوی نەمان دەزانی پارتیە شوعیە سۆشالیستە زعمە کێشا نازانم چییە چینە یعنی ئەوەندە بڕوامان بەوەی نەبووە ئەمە زیاتر مەراقبەی ئەوە بکەن دەمانگۆ ملەتی خۆمانە کوردە و هەر حیزبێکە چی عدەلمیم و ئیش و کارەکەی گوندەکەی بکە ئێستاش بە هەمان شێوە زۆر جار هەمە ئیشی زۆر باشمان کردیە ڕەنگە ئەوەندە لەسەر ئیشە هەر کردیتمان و لێگەڕاینە هەر کردیتمان و لێگەڕاینە با نقصانیەکە من پێ دەرێم یەکێتی وە دەزانی ئەگەر بیکا دەرێ عیبە دەرێ یەکێتی لۆ ئەو شەی کردیا دیارە لەو ناو دەنگەکە بەڵام لە ڕووی معنەیەوە ڕەنگە کاریگەری هەبێت پێ دەرێم هەر کەسێک ئەو گلەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە حەق خۆتی من پێ دەرم لە شەڕی کۆڕێ شەیدەکان شەیدی منە فەرماندەکان فەرماندەی ئێمە بووینە کا کۆسەد بووە کە شەید ڕێباز بووە تاسین کاوانی بووە سەفین مەلاقەرە بووە عومەر ناسر بووە کۆمەڵێک لەو فەرماندانەی وێن دەربووینە ئێستا لایەنێککە دەرێت فلیمی لەستە دەرەکات وەڵی ئەوە یعنی حەقا ئەو کەسوکاری ئەو شەیدانەی مە لەوێ بێن دەرگەمان لێ بگرن بەڕاستی ینی حەقایە دەرگە لە ئێمە بگرن شەڕەکەی ئێمە کردیتمان کادیرەکانی ئێمە کردێ شەیدەکانی منە لایەنشکە فلیمی لەستە دەرەکات بەڵێ کاک شەفیق بینەوە سەر شەڕی داعش لە 2 ساڵ زیاتر کە هێرشێکی فراوان بوو سەر کوردستان عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی
یەکێتی ڕەنگە یەکەم هێزی کوردستانی بێ کە بە ئازانە بە ڕوبەڕووی داعش بێتەوە یەکەم هێزی کوردستانیشە کە ژمارەیەکی زۆر شەهیدی فەرماندە بە پلە جیاوازەکانی سەربازیەوە شەهید کراوە لە پێناو پاراستنی خاکی کوردستان یعنی لێرەیە ڕوولی یەکێتی چ بووە بە تایبەت لەو ناوچانەی کە زیاتر یەکێتی لێی باڵادەست بووە هەم لە ناوچەکانی تریش کە یەکێتی لێ تێیدا بەشدارە ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش لە سەتاسەری کوردستان دەورێکی زۆر کاریگەری هەبووە نمونە یەکەمیان ئەمەیە لە سنووری سەعدیە و جەلەولا ڕۆژێک لە ڕۆژان تیارەی هاوپەیمانان بە پیاسەش بەسەر هێزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا نەڕوویە ئەو شەڕ قارەمانتی کرد پاچیان کردەوە بەبێ ئەوەی پشتیوانیان بکرێ هەتا هاتینە لە جەبەر عەمریشیان ئاواکردینە یعنی بەبێ ئەوەی هاوکاری جدی بکرێت و لە ڕووی ئەو ئازادکردنی ناوتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان پێشی داعش کە برن ئەمە هێرش بکەینەوە داعش لێ نەگەڕان ناوتەکان هەموو کەونە دەست ئەو هێزە دیفاعیان لێ کرد قوربانیان لە پێناویدا تۆ دەزانی ئێستا تاکو ئێساکە چەند فەرماندا چەند لیوای یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید بووە ئەوە لیوا حوسێن مەنسوور ئەوە لیوا شێرکۆ ئەوە لیوا کەمالی عادیاغی ئەوە لیوا سلاح دیرمانی قایفەی فرقەمان شەهید بوو کاکە سەفینی مەلامەدیدی گوێڕی قایت فرقە بۆ یەکێتی بە لە حکومەت عێراق ئەو شەهید بووە هەر کەسەک یەکێتی ببیتن دائیمە لە پێشەوە بووە یعنی زۆر پێی شتێکی ئەستەم بووە ئەگەر خۆی لە پێشەوە دەبیتن ئەمە دەوری گەورەترین زەرەنمەند بووینە لەو شەڕی بەڵام گەورەترین دەستکەوتیشمان بەدەستهێنایە لەو شەڕ بۆ چونکە لە دوای ئەو هەموو ململانەی هەرێمی کوردستان لە دوای ئەو هەموو پڕوپاگاندەی دژی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکرا لە پای ئەوەی لە ژوورە تاریکەکان لە قاقەی پێکەنینیان کە هێزش کاریگەرە لە 1970 کیلۆمەتر 750 کیلۆمەتر هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پاراستیان و دەستی پارێزن تاکو ئێستاش بەردەوامە ئەو هاوکاریانەی لە هەندە شوێن دەکرێت لە سنوورەکەی یەکێتی نیشتیمانی بە شایەدی ئەو فەرماندانەی کە لەوێن کە شەهید بووینە یان ماوە بەڵێ کاک شەفیعی ڕەنگە کاتەکەمان زۆر بە کەمی ما بێت دووە پرسیار بڵێن یەکێتی چ ڕۆڵی هەبووە بۆ پشتیوانی برا کوردەکان لە بەشەکانی تری کوردستان لە ڕووی سەربازیەوە لە ڕووی هاوکاری سەربازیەوە چ ڕۆژ ئاوا بێت چ باکوور بێت چ ڕۆژ خەڵاتی کوردستان بێ ینی بەگشتی پێشتریش ئاماژەمان پێ کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پاشکوویەکی بەناوەکەشیەوە نییە بڵێن تایبەت بێ بە پارچەیەکی کوردستان لێرە یەکێتی چ ڕۆڵێکی هەبوو بۆ پشتیوانی برا کوردەکان لە پارچەکانی تری کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی و کۆڕ و کۆبوونەوەکانی جەنابی مامزەلە و ڕێمنایەکانی جەنابی مامزەلات وا بووە یەکێتی دژی هیچ حیزبێک کوردستانی نییە زۆر جار دەرگەشمان لێ ژیراوە قبولمان کردووە لەبەر خاتی کوردستانی بوونمان لەبەر خاتری کورد بوونمان قبولمان کردیە و لەگەر هەموو حیزبە کوردستانیەکانی لە هەر شوێنێک پێویستیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت چ ڕۆژهەڵات چ ڕۆژاوە ئێمە هاوکار بووینە لۆ نمونە لە ساڵی 1940 پێشمەرگەمان شەهید بوو لە کوردستانی ئێران 14 پێشمەرگەمان شەهید بووە گەورەترین فەرماندەمان ملازم خوولە بووە شەهید بووە شەهید سابر ڕەسوول لەو شەڕە بریندار بووە یعنی ئەو سەردەمی لە ڕۆژ ئاواش بە هەمان شێوە لە شەنگار بۆ لە شەنگار هاوکار بووینە وەڵڵاهی لەگەر هەموو کەسێکمان بە برای خۆمان زانیە هەموو کەسێکشمان بە فەرماندەی خۆمان زانیوە لەوێندەر هەر ئەمریکان کردی لەگەریمان جێبەجێکردنە یەکێتی نیشتیمانی کوردستان گەورە زۆر جار هەبووە هەندە لایەن هەبووە گرژ بوونە لە پەنای یەکتر یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو برا بچووکە چیان قوبوڵ کردی یان وەکو برا گەورە چیان قوبوڵ کردبی چوینە ناوبژیمان کردیە لێ نەگەڕانی کێشەکە گەورم ئێستاش دەیانجا ڕۆژ نییە دەیان کێشێنێتە بەر پێشمان بەڵام ئەمە دائیمەن هەوڵمان داوە ئیشی بچووک ئیشی گەورە بچووکەینەوە قەت ناتین ئیشی گچکە گەورە بکەین
چونکە زۆر هەبوو ئیشی گچکەی گەورە کرد و فەرمو ئەو شەڕیناوە خۆی لێ دروست بوو دەیان کادیر و پێشمەرگە و فەرمادە و قارەمان و جەرگی دەیان داک و با داخکرا شەهید بوو لە هەموو لایەکان چه ئیستیفادەی کرد هەر ئاخری هاتنیەوە سەمێزەکەی گفتوگو ئێستا دەبی ئەمە هەمومان بەو ڕۆحیەتەوە ئیش بکەین دەبی هەمومان لە کوردستان برابین برایەن برادران یعنی هەر کەسێک ئەمە ناومالی خۆمان ڕێک نەخەینەوە لە کوردستان ڕێک نەبین من بڕوا ناکەم دۆستەکانیشمان وەکو پێ حیسابمان لێ بکەن دوژمنەکانیشمان زارتر دەبن بە سەرماندا بەڵام ئەمە چەندی کەسیشتە سەر ئەو کوردستانە مرچیبابی کەس نییە ئەو کورسیە مرچیبابی کەس نییە ئەو ڕۆ ئەمنم سبەی ئەتو دوو زبەی ئەوە یەکشکە می ئەومەمە هەمومان تا ماوین لە ژیادا بتوانین خزمەتی ملەتەکەی خۆمان بکەین و بتوانین تەبابین برابین نەبینە لە مێژە ماری کورد لەسەر پشتی وراغا لە شێستویەکەوە ماوەیەکە کەوتینە خۆشی لە خۆمان حکومڕانی خۆمان دەکەین با لەگەر یەک تەبابین با لەگە یەک برابین با ئەو تو کورسێکرد لە من زیاتری با ئەو کورسێکی زیاتری بی با ئەو مدێ ئەوە چی تێدا میمەوەمە خزمەتی ملەتەکەی خۆمان بکەین بەڵێ کاک شەفیق دوا پەیامت کە 41 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانیە کوردستانە تێپەڕە بێ ئەگەر دوا وتەت بەمیادەوە وەڵڵاهی ئەمن یەکەم وتەم ئەوەیە داوا لەو خوای گەورە دەکەم تەندروستی جەنابی مامجەلال باش بکە بگەڕێتەوە نامە چکە زۆر پێویستیمان بە جەنابی مامجەلالە نەک یەکێتیەکان نەکە عیزبە کوردستانیەکان بەڵکو عیزبە عێراقیەکانیشەوە خۆیان بە خۆیان دێنە سەر شاشەی تەلەڤیزۆن چ دەرێت داوا لەو خوای گەورە دەکەم تەمەنی مامجەلال تەندروستی مامجەلال باش بکە بگەڕێتەوە ناومان و داوا لە هەموو قیادەی کورد دەکەم لەگەر یەک تەبابن برابن یعنی بتوانن خزمەتی ملەتەکەی خۆیان بکەن و ئەو دەستکەوتەی ئێمە بەدەستمان هیناوە ئەمڕۆ لە شێستویەکەوە تا ئەمڕۆکە بە ئاسان نییە هەزاران شەیدمانە پێناویدایەوە لە پێناوی ئەو دەستکەوتانە شەیدمان داوە ئەنفال کراوین چمیا باران کراوین گوندەکانمان هەموو ڕاگوازراون کانیەکانمان سەب کرا ڕەز و باغەکانمان سووتا شەرەف و ناموسەکانیان هیناین لە ئۆردوگا زۆرە ملیەکانیان دانا هەر چادەورەیان بە بەحسی تۆخ کردبوو ئەمانەیان لە بەرچاوبی بابێنەوە سەگ مێزی گفتوگۆ هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ و بتوانین خزمەتی ملەتی خۆمان بکەین و ئەو دەستکەوتانی بەدەستمان هینایە بیان پارێزین گوناحە چونکە زگتان بە منداڵە شەیدەکان بسووتێ بەداکە شەهید بستێ بە بابە شەهید بستێ بە خوشک و برا شەهید بسووتێ کە ڕۆڵەکانیان پێشکەش بە خاچی کوردستان کردیا دیفاعیان کردیە لە ئەو دەستکەوتانە ئەگەر تەبا نەبین برا نەبین من بڕوا ناکەم بتوانین بیپارێزین ئەوەی بەدەستیشمان هینایە لە دەستدەنین زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز لیوا شەفیق چاوشین فەرماندەی دێرین یەکێتی و ئامرلیوای 111 سەر بەهێزەکانی هەفتا لە شنگال زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ ئەم بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەران وێرە هاتینە دماهیا وێ دیدارە تایبەت و بە ڕوول هەلکەفتە 41 ساڵیە دامەزراندنە ئەیکەتیە و ڕوولە ئەیکەتیێت ناف هێزێن پێشمەرگە کوردستانê û hêzên serbaziyên Kurdistanê de mêvandariya zor berez Lîwa Şefîq Çavuşîn fermandê Lîwa 111 ya ser bi hêzên hefta spas bû bîneriya û bimînet xweşiya da.